سەبارەت بە دۆخی ئەمنی کەرکووک بۆ ڕووداوانەی کە ڕوو دەدەن لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز لیوا محەممەد سابیر شرۆڤەکاری سەربازی لێرە لەگەڵمە زۆر بەخێر بێ. بۆچی بۆشایی ئەمنی لە نێوان پێشمەرگە و سوپای عێراق تا ئێستا پڕ نەکراوەتەوە بەردەوام مەترسی جموجۆڵی چەکدارانی داعش و دزە پێکردنیان بۆ ناو کەرکووک و ناوچە کوردستانیەکان هەر بەردەوامە؟ وەڵام من بە بۆچوونی من تا ئێستا پڕ نەکراوەتەوە لەبەرەوەی هەماهەنگی نییە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و لە نێوان حکوومەتی بەغدا. جا لەبەرەوە هەماهەنگیەکی چۆنە شەرمانە هەیە، خجوولەیە. جا لەبەرەوە نیەت ئەوە نییە، یعنی بەتایبەتی حکوومەتی عێراق نیەتی ئەوە نییە ئەو هەماهەنگیە دروستکە، بەتایبەتی وجودی پێشمەرگە لەو ناوچانە. ئەگەر هەماهەنگی هەبێت مانای ئەوی پێشمەرگە گەڕێتە ئەو ناوچانە، ئەوە حەق خۆیەتی، چکم ئەوە مناطقی چۆنەڵێ متەنازعە ناوچە کێشە لەسەرەکانە. جا لەبەرەوە ئەبێ حکمی ئەو ناوچانە بە هەردوو لابێ، هەم بە هەماهەنگی هێزی پێشمەرگە و هێزی سوپای عێراقی. بەڵام حکوومەتی عێراق تا ئیستا نایتوێت ئەو هەماهەنگی هەبێت. بەڵێ بۆچی ڕێگرە و ناوێ هەماهەنگی بۆ ئەم بابەتە بکات؟ وەڵاهی بە بۆچوونی من ئەو جۆرە کێشانەی کە لەو ناوچانە دروست دەبێن و بەتایبەتی ئەو گروپە چەکدارانەی کە من ناڵم چەند گروپێکی سەر لە شێواوە دروست کراوە، کۆمەڵی خەڵکن چۆنەڵی خارجی یاسان لە دەرەوەی یاسان، بە بۆچوونی من ئەوە لە بەرژەوەندی کۆمەڵی ئەحزابە، لە بەرژەوەندی کۆمەڵی خەڵکە، هەروەها لە بەرژەوەندی وڵاتانی ئەقلیمیشە بۆ ئەوی دائیمەن ئاژاوە و کێشە و مەشاکل هەبێ لە ناوچەکە بەتایبەتی لە عێراق، بۆ ئەوەی زیاتر بەژەوەندەکانیان بچەسپێن بەسەر عێراقدا، بەسەر ئابووری عێراقدا، بەسەر خەڵکی عێراقدا، هەروەها ئەو خەڵکانیشیان هەیەە کە ئیسا لە دەسەڵات لە حکم بۆ ئەوەی زیاتر شەرعێتیان بدەنیە کە بمێننەوە لەسەر ئەو حکومەت. تەنها هیچکە نییە و لەبەرەوە ئەو گروپانە چارەسەر ناکرێت. چارەسەری زۆر ئاسانە و زۆر بەسیتە و بە باوەیەکی کەم چارەسەرەکرێ. باشە، حکوومەتی عێراق دەڵێت کە لە نێوان سوپای عێراق و هێزەکانی پێشمەرگە لە ناوچەی بۆشایی ئەمنی ئاڵوگۆڕی زانیاری دەکرێت بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم جموجۆڵانە. ئایا ئاڵوگۆڕی زانیاری دەتوانێت چەکدارانی داعش و پرسی ترۆر و ئەمنیەت لەو ناوچانە بنبڕ بکات؟ بەڵێ ئەگەر بۆچوونی من ئیستا سەردەمی تەکنۆلۆژیە، سەردەمی ئیستخباراتی تەکنۆلۆژیە، ئەگەر هەماهەنگێکی تاوا هەبێت لە نێوان چۆنەڵێ هەرێمی کوردستان و حکوومەتی مرکزی بەغداد بە تایبەتی لە ڕووی ئیستیخباریەوە و لە ڕووی ئەمنیەوە بە ئاسانترین کات، بە ئاسانترین وەقت یعنی ئەتوانن چارەسەری وەسا بکە، چکم تەکنۆلۆژی ئەوە نەپێشکەوتووە. جا لەبەرەوە ناوچەکەش ئەوەندە زۆر نییە بتوانێت کۆنتترۆل نەکرێ، بە تایبەتی هەموو نەوع تەکنۆلۆژیەکە ئەتوانین جموجێلەکانی داعش لە هەر لە جێگایە بن بتوانێت ئاشکرا بکرێت و بە زووترین کات معالەجە بکرێن. بەڵام تا ئیستا ئەو هەماهەنگیە ئیستیخباریەی لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان حکوومەتی مرکزی بەو شێوەیە نییە. جا لەبەرەوە ئەبینین لێرە و لەوێ هەندێک سەر لە شێواوی بەناو داعشەوە کۆمەڵێ ئۆپراسیۆن و عملیات دەکەن، کۆمەڵێ تەقینەوە دەکەن، کۆمەڵێ خەڵک دەکوژن. جا لەبەرەوە نەتیجەی ئەو هەماهەنگیەی ئیستیخباریەی نییە لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان جددیەتی پێوە نییە. داعش و شانە نووسەکانی لە چه ناوچەیەکەوە زیاترم جموجۆڵانە دەکەن و چۆن دەتوان دزە بکەن ئەو ناوچانە بە تایبەتی هەندێک ناوچەیە سوپای عێراقی لێ، بەڵام ئەوان لەوێشەوە دەرباز دەبن. من بە بەچۆنی من ناوچە ئەبێ واقعی بین، داعش لە ناوچە سونیەکان و زیاتر بە تایبەتی لە ناوچەی مووسڵ، ناوچەی لە نێوانی حدودی سووریا و عێراق، ئەوە ناوچەیەکی سونە نشینە و هەروەها لە ناوچەی ئەنبار و لەو ناوچەی دیالە و ناوچان کەرکووکیش هەندێک جێگا ئەوانەی کە زیاتر عەرەبی سونەی لێ، خەڵکی سونەی لێ، لەو ناوچانەوە زیاتر ئەتوانن دزە بکەن و ئەوان خەڵکی ئەو ناوچانەیش هاوکارە بۆیان، خەڵکی ئەو ناوچارە هاوکارە بۆیان، چکم ئەوانە تا ئیستا بە خەیاڵێک ئەژێن کە جارێکی کە عێراق کۆنتترۆل بکرێتەوە. تەنها داعش بە بۆچوونی ئیمتیدادی فکری حزبی بەعسە، فکرەیەکی قەومی شۆڤێنی عنسوری سەلەفی کۆنە کە
ئیمانی بە هیچ نەتەوەیکی کەنیە، ئیمانی بە هیچ دینێکی کەنیە، ئیمانی بە هیچ شتێکی نیە، تەنها بۆ خۆیان و هەمووشت بۆ خۆیان دەبێت. جا لەبەرەوە ئەو فکرەیە زیاتر ئەبینم لە ناوچە سونیەکانە زیاتر سەر هەڵەدا. باشە زۆر جار وڵاتانی دەرەوەش هۆشداری دەدەن لە جموجۆڵی چەکداران داعش و بوونی مەترسی ئەمنی لەو ناوچانە هاوپەیمانی نێودوڵەتی چەند جارێک چالاکی ئەنجام داوە. ئایا ئەم هاوکاریانەی کە هاوپەیمانی نێودوڵەتی دەکات لەو ناوچانەی کە بۆشایی ئەمنی هەیە وەکو پێویستن ئەتوانێت ئەو جموجۆڵانە بنبڕ بکات یا تەنیا بوونە بۆ پاراستنی ئەو ناوچانە؟ من بە بۆچوونی من هاوکاری نێودوڵەتی بە تایبەتی هاوپەیمانان ئەگەر بە جددی بێ بە ئاسانی ئەتوانرێ چارەسەرکە نەک بەس تەنها فڕۆکە و لێدانی فڕۆکەوانی ئەتوانن بە هێزی چۆنەڵەی زەمینی هێزی بەڕی هاوکار بن لەگەڵ هێزی ئاسمانیە. هاوپەیمانان تا ئیستا چۆنەڵەی پاش سەحببوونیان لە عێراق زیاتر معلومات و استخباراتیان و هەموو شتێکیان لە حکوومەتی عێراق وەرەگرن. ئەتوانم بڵێم ئەوان چۆنەڵەی ئەوانەی ئەو معلوماتە و ئەو زانیاریانەی کە بۆیان دێ کە تەنفیزی دەکەن تەنها ئەوەنە جێبەجێ دەکەن کە عێراق دەوێتی چکم بە حەقەت ئەوەی عێراق بیتوێت تەنها ئەو شتانیان لێداوە دەکرێت بە ئەوەیش چارەسەر ناکرێت. ئەمە بە بۆچوونی بە هاوکاریشی فراوان هەم لەلایەن هەرێمی کوردستان و هەم لەیان حکوومەتی مەرکەزی هاوپەیمانان چارەسەرەکرێ نەک تاکە و هەر فترەیەک کۆمەڵێ ئۆپەراسیۆنی بچوک بکەن و ئەمە چارەسەر نییە. ئەگینا داعش شتێک نییە ناوی داعش بێ، تەنها کۆمەڵێ چەکداری دروست کراوە لەبەر بەرژەوەندی کۆمەڵێ ئەحزاب بە تایبەتی سەر لە دەسەڵاتی عێراقن. زۆر باشە جەنابی لیوا بە پێی ڕێککەوتنێک حکوومەتی هەرێم و عێراق هەی بوو بڕیار بوو کە لیوای هاوبەش دروست بکرێت بۆ پڕکردنەوەی بۆشایی ئەمنی و جێگیرکردنیان لەو ناوچانەی کە مەترسیەکانی جموجۆڵی چەکدارانی داعش وەشانە نووسەکانی هەیە. ئایا ئەم لیوانە لە چەند شوێنێک دەست بەکار بوون بەڵام ئەمە چارەسەر دەبێت یا پێویستی بەگەڕانەوەی پێشمەرگەیە بۆ ئەو ناوچانە کە پێشتر لێی بووە؟ بە بۆچوونی من ئەوە چارەسەر نییە. تۆ لیوایە دوو لیوادادنی بە عادەتێکی کەم لە ناوچەیەکی کەمدا لە ناوی چەند کیلۆمەترێکە ئەوە چارەسەر نییە. ئەوە چارەسەر نییە بە لیوایە دوو لیوا سێ لیوا لەبەرەوەی مەسافەکە زۆرە زیاتر لە 1000 کیلۆمەترە ئەو بۆشای ئەمنی دروست کراوە. پێویستی بە هەمانگێکی تاو هەیە لە نێوان هێزی پێشمەرگە و هێزی سوپای عێراقا. ئەوە نییە بە لیوایە دوو لیوا دوو فەوش دەفە و چارەسەرکرێ. جا بە بۆچوونی من ئەگەر هەماهنگەکە نەبیە و نیەتەکە پاک نەبیە و هەردوو لە هاوڕا نەبن لە چارەسەرکردنی مستەحیلە ئەو جموجولانی لەم لەلۆلا کە لە کۆمەڵی متەمەڕێت کۆمەڵێ مخەڕێب کۆمەڵێ لادەر لە یاسا کۆ دەبنەوە و چۆنەڵێ بابل ئیسعاج هەم بۆ حکوومەتی عێراق ئەم بۆ هەرێمی کوردستانیش هەم بۆ خەڵکەکەیش. باش ئاماژەت بۆ کرد زیاتر لە 1000 کیلۆمەتر ئەو بۆشایی ئەمنیانە هەیە زیاترەکەونە چ ناوچەیەکەوە و چۆنە مەترسیانە لەو ناوچانە لەلایەن داعش دەخوازرێتەوە بۆی کە بتوان هێرشی سەر ناوچە کوردستانیەکان بکەن؟ وەڵام من بە بۆچوونی من ئەو زیاتر لە سنووری سووریا تا سنووری ئێران ئەو مەسافەیە کە لە نێوان حکوومەتی چۆنەڵێن هەرێمی کوردستان و لەیان حکوومەتی مەرکەزیدایە لەو ناوچەیەدا بە بۆچوونی من نابێت ئەو ناوچەیە بمێنێ لەبەروی عێراقی چۆنەڵێ ئەوان خۆیان دەڵێن عێراقی یەک عێراقە یا پێویست ناکە دوو جێش هەبێ. ئەمە جێیشی هەرێمی کوردستان و ئەمە جێیشی ئەمە سوپای عێراقە. دا لەبەرەوەی ئیسە وەکو دوو هێزی بەرامبەر چۆنەڵێ ئەو منطقەیە ساحەی قیتالە هێشتویانەتەوە بۆ کۆمەڵی چەکداری نایاسایی بە کەیفی خۆیان تەراتێنی تیا دەکەن تا هەماهەنگێکی تاو نەبێ ئەو ناوچانە هەروە بە نائارامی دەمێنێتەوە. بەڵێ بەڕێز لیوا محەممەد سابیر شۆڤەکاری سەربازی زۆر سپاس لەگەڵمان بوو. زۆر سپاس.